ئەی لەکوێ ئینسان دەحەسێتەوە، ئەی لەکوێ پشوو دەدەی، لەکوێ دەروونت ئارام دەبێ. بەڕێزان دڵنیا بن تەنها لە دوو شوێندا، لە دوو شوێندا مرۆڤ ئارام دەبێت، دەرونی دەحەسێتەوە. یەکەم ماڵی خوای پەروەردگار، یەکەم ماڵی خوا مزگەوت. بەڵام بەم مەرجانە ئایا هەموو مزگەوتێک دڵت تیا دەحەسێتەوە؟ بڕواتان هەبێت جار هەیە تۆ چوویە هەندێک مزگەوتەوە دڵت گیراوە، ئەوە ئەم مەرجانەی تیانە هاتوۆتە جێ. یەکەمیان پەروەردگار دەفەرمێ وەئەنە المەساجد لله. بەڕاستی ئەمایەتە گەورەیە، وەڵڵاهی ئەمە نازانی چۆنی بکەی بە کوردی، وەرجێڕانی چۆنی بۆ بکەی بە کوردی. یعنی خانەیەک هەیە، خانوویەک هەیە کە ناوی مزگەوتە، پاڵ دراوەتە لای ئەڵڵای ڕەبی عالەمین، خاوەنی کەون و کائینات. جا سەیری کە ئەو شوێنەی کەوا پاڵ بدرێتە لای ڕەب العالەمین وەئەنە المەساجد لله، ئەبێ بە ئەندازەی شکۆی پەروەردگار جەلە جەلالوه سبحانه وتعالى ئەو شوێنەش گەورە بێ، ئەو شوێنەش پاک و پوخت بێ، ئەو شوێنەش جوان بێ. نەک خوا نەخواستە مزگەوت مەقەڕی حیزبی بێ. مزگەوت ئێستا هەندێک شوێن هەیە بە مزگەوتی تەوژم و لایەنێک ناسراوە، یعنی تۆ بچی نوێژی لێ بکەی، هەر ئەوانەی کە لەوێن و مزگەوتەکە بەهی خۆیان دەزانن بە چاوێکی نامۆیەوە سەیری تۆ دەکەن. کەواتە نەعوذ بالله لەوێدا ئەو مزگەوتە وەئەنە المەساجد لله نەبوو، ئەوەی هی شەخصێکی دیاریکراو بوو. نەک مزگەوت شوێنی بانگەوازی حکوومەت بێ، حکوومەت و سوڵتەی دەسەڵاتی وەخت مزگەوت بەکاربێنێ بۆ بەرژەوەندیەکانی خۆی، یان ئاغای متەوەلی بنیادنەری مزگەوت و دروستکاری مزگەوت خۆی بە خاوەنی مزگەوتەکە بزانێ. هەندێک خەڵک هەیە کە مزگەوتی دروست کردووە، لەو تووڕە دەبێ بەو دەڵە بڕۆ دانیشە، ئەو ڕێنمایی مامۆستای وتار خوێندەکە وتارەکەی چۆن بێ و چەند دەقە بێ و چۆن بێ و نوێژەکەی چۆن بێ. ئەو مزگەوتە پەنا بەخوا خەریکە لە بیر دەچێتەوە کە ماڵی خوایە. ئەوە وا دەزانی ماڵی کابرای متەوەلی دروستکاری مزگەوتەکەیە. یان خوا نەخواستە مزگەوت پیس و پەڵۆخ بێ، مزگەوتی وا چووم هەر لەبەر بۆنگۆرەوی ناوێری بڕۆیتە ژوورەوە، کە دەچێت سەر سوژدە دەبێت یەکەم جار شوێنی نێوچاوانت پاکەیتەوە. خوا ئەوە دەگونجێ مزگەوت ماڵی خوا بێ و بۆنگۆرەوی لێ بێ، فەرشەکانی چڵکن و پیس بن. لە هەندێک شوێنە کابرا فەرشەکەی ماڵی خۆی کە لێ بێزار بۆ پێشەوەی ئەم فەرشە بەرماڵیانەی مزگەوت بێن جا دەهێنا لە مزگەوتە ڕایدەخست. نەخێر، ئەوە مادام ماڵی خوایە ئەبێ ماڵی خوا بە ئەندازەی خوای پەروەردگار سبحانه وتعالى بەرز و بەڕێز بێ، پاک و جوان بێ، بۆن خۆش بێ. وەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر شوێنێک چەند ماڵێکی لێبوو پێویستە مزگەوتیان هەبێ، بەڵام وأن تنظف وتطيب، پێویستە ئەو مزگەوتە پاک و خاوێن بێ، هەروەها بۆن خۆش بێ، بۆنی خۆشی لێبێ کە چوویتە مزگەوتەکەەوە. بەڵام هەموو عەترێکیش نا، عەتری وا هەیە ئێکسپایرانەی کە فڕێ دەدرێ، هەر نەدرێ لە مزگەوتەکە باشترە. ئەبێ گرانترین عەتر بۆ مزگەوت باشە، هەر کە چوویتە ژوورەوە دڵ و دەروونت ئیسراحەت بکە. کەواتە یەکەم شوێن کەوا دڵ تێدا ئیسراحەت دەکات ماڵی خوایە، بەڵام بەو مەرجەی لە ئاستی گەورەی پەروەردگارا بێ ئەو ماڵی خوایە، ئەوەندە جوان و پاک و پوخت و بۆن خۆش بێ، و ئەوەندە بەس خاوەنداریەتەکەی بۆ ئەڵڵا بگەڕێتەوە سبحانه وتعالى، نەک کەسێکی تر خۆی بە خاوەنی مزگەوتەکە بزانێ.